خۆ بنەماڵەی تێک و شەر ئەسەڵ ڕەحمان بڕوا بکەن لە 35 ساڵی ڕابردوو هەر کەیسە گەورە ببێ باس سەروەری بۆ هێمرکردنەوە باس سەروەری یاسایان کردیە لە کاتێکدا ئەو تاوانە ئەو حالە وەکو ئاوێنە دیارە لە هەر شوێنێک هاوڵاتیی مەدەنیبی دەتوانێت ئەو مزریمەی بگری عومەر سەمەدەوە بە هەڵە نەبم بیگری لەبەر جەریمەکە مەشهودە ینی دیارە دیار چۆنە باس ئەوە بۆ کبکردنەوەی گۆ دادگا و نازام چوو هەمووی بکوژەکانیان دەشارنەوە دوای ئەو پەڕی دێن سڵی عشاری یەکەنگەنە هەم نەتیش نازانن ینی شتەکان دووبارە دەبتەوە دوو حکوومەتی عێراق پێی گوتینە ئەوەندە سەفیری کردینەوەی کاکە بڕۆ ئەلانی دەوڵەتکە بڕۆن شاخ چی دەکەن بکەن بەخۆشی نەوتەکەی تەسلیم دەکەم بکەن ئەگەنا بە هێزی سەربازی دێنەوە و بەڕاستیش هاوڕیان لێوە دەکردنەوە ئەوەی لە هەمووی گرنگترە ینی کاکە لە 2023 ئازاری 23 موسەی خەڵک ڕاگیرا 9 مانگ بەس بە داهاتی ناوە خۆتوانیان ئەو حکوومەتە ئەکسپارە ئەوە ڕێی برادێک بۆ من نازانم لەو زانیاردن 9 مانگ موچەیان دەب عەجەبەن 24 و 25 هەژدە مانگە ئەو هەموو داهاتە هەمووی 200 ملیاریان نەدا عێراق چی لێ هاتیە لۆنی موچەنیادەن لەگە مانجی 12 بس ئەوانە تاوانباری دژمنی ئەوە نا بەڕێزان بڕوا بکە بڕیارەکیان هەبکە ئەو ڕۆکە لەو دو ڕۆژە 500,000 دیناری بتەن ئەلەوەش پاش کەس بووینەوە ئیتر نازانم یان چاویان لەوەی هەر بێن یان ئەوەتە ترسیان لەنگۆنیە من دەزانم ئەو هاوینە بەخۆیان باسییان کرد ئەو هاوینە بێ کێشە نابی لەبەر ئەو بێ ئاوی کارەبایی و گرانیە دەتەقتەوە کاکە خەڵک کەس بەرگە ناگری کەس بەرگەی ئەو گەرمایە ئەو ناگری دووش ئێستاکە لە هەولێرێ پارێزگای هەولێرێ پێچەوانە بوویتەوە لە پارێزگای هەولێرە خۆپیشاندانە لە سلێمانی گەورەترین نرخ بەرامبەر خەڵک دەکرێت خەڵک ناتوانێت خۆپیشاندان بکەوە دووەم جارە جێگای ئەسەفایانی خەڵکی سلێمانی قبول مەکەن لەوە یەکێتیەی لە هەولێرێ دیتەن ئەوڕۆ لە چەندین شار و شارۆزکە ڕوویدایە توندیژی حتا ناو شاریش وردەوردەوە دەست پێ دەکات لە چەند شوێنێک دەستی پێکرد بوو لە کوورانی ئەنکاوی لە کوورانی سەڕای مەخموری ماجداوە ئەوە دێتە دوێ لە سەردەمی باسی شەروا بوو ها هەمووانە لە بیریانە لە باداوە دەستی پێکرد لە ناو شاری شەشی ئازار دەستی پێکرد لە خەبات دەستی پێکرد ئەوزا دەستی پێکرد بە هەر حاڵ یعنی وەرە تۆ حکوومەتی عێراق ئەوەندە زەلیل بکە قسەی کۆتاییشمان ئەوەیە ئەوە 28 حکوومەتی عێراق دادگای فیدرالی لە پارتی بێم نەدبووە تا 28 مانجی درێژ کردەوە نەوە لە بڕیاری ئەوەی وەلائی ڕیاسی دەرکرد و هاوکات ئەوە کۆبنەوەی پارتیویچێتی دەرکەوت پارتی فشەکەرشی هەرە گەورەیە هیچ پێ نییە هاوکات هەموو 48 سەعاتەکانی ئاوا میدیا و هەوراز گوڵپی دەرکەوت چ درۆیکی گەورەیە مزەڕە 600,000 بەرمیل نەوتیان زیاتر فرۆشت ئێستا لۆتان دەرکەوت کە پارتی چ فشەکەرێکە هیچی پێ نییە بڕوا بکەن ئەوەندە وەزئیان خراپە بۆیە ئەو هەموو تەمەلوقیان لە بۆ پاڤل وێچێتی کرد لەبەرە کەسیان بەدەست نمایە ئەو پاڤلیان کردە تولیاک خۆر و مەعمەلیە و لەسەر ئەوە کەسی ئەوڕۆ مەسعود لەبەر دەرکە ئستقبالی کردبوو مەسڕۆژ بە هەردوو دەستی سەی ڤیدیۆکە بکەن دەستی دەسەدان زانلۆ لەبەر ئەوەی هیچ حزبێک لەگەری نەما زۆر وەزعی خراپترە لەوەی بەرلەسویەکە بە هەر حاڵ ڕاپەڕین بەڕێوەیە